دیارە زۆر کات باسمان لە گرنگی ڕۆمان یاخود نووسینە وەرگێڕاوەکان کردووە بۆ سەر بڵین زمانی کوردی و بۆ نێو کتێبخانەی کوردیش بە شێوەیەکی گشتی. دیارە ڕۆمانی کچەی قوچەکە لە پەنجایەکێک کە لە ڕۆمانە هەرە تایبەتەکان بکمان لەلایەن یەکێک لە نووسەرە هەرە دیارەکان کاویش مخایل کۆیلمایەرە نووسراوە و لایەنێکێک لە وەرگێڕە هەرە تایبەتەکان بە زمانێکی زۆر جوان و زۆر تایبەت و بە کۆمەڵێک مە بڵین تابیر و ڕستەی زۆر جوان کراوەتە سەر زمانی کوردی و لە ئێستاە پێشکەش بە کتێبخانەی کوردی کراوە. دیارە زۆر کات ئامانجمان لە قسە و باسکردن لەسەر کتێبەکان ئەوەیە کە چۆن بتوانرێت ئەم بابەتە وەرگێڕاوە جارێکی تر کە گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە لە نێو کتێبخانەی جیهانیا بە شێوەیەکی گشتی و بێگومان ئەم ڕۆمانانەش جارێکی تر خوێنەری خۆیان هەیە و خەڵکانێکی زۆر هەن کە حەزیان بەوەیە کە بزانن ڕۆمانەکان جگەلەوەی کە نووسەرە کوردەکان ئەینووسن نووسەرە جیهانیەکانیش بیر و هزری خۆیان چۆن ئەخەنە دووتوێی کتێبێکەوە و پێشکەش بە خوێنەرانی جیهانیەکەن. بۆیە بێگومان ئەم بابەتانەش یاخود بڵین وەرگێڕانی ئەم نووسینانە جارێکتر بۆ زمانی کوردی خۆی لە خوای گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ نووسەران و هەم بۆ کتێبخانەی کوردی هەم ئاشنابوون بە بابەتە ئەدەبیە جیهانیەکان و لەگەڵ ئەوەشە دەوڵەمەندکردنی جارێکی تری کتێبخانەی کوردی. میخایل کۆیلمایر نووسەرێکی نەمساییە. ساڵی 1949 لە ڕۆژئاوای نەمسا لەدایک بووە. هەتا ئێستا 15 ڕۆمان و چەندان کتێبی تری نووسیوە. بەناوبانگترین ڕۆمانی ڕۆژئاوایە. تا ئێستا چەندان خەڵاتی پێبەخشاوە. میخایل کۆیلمایر لە ڕۆمانی کچەی قوچەکە لە پەنجە دیمەنی چەند مناڵێکی بێوڵات پیشانەدات. نووسەر هەوڵی مانەوە لە ژیانی سێ منداڵ دەگێڕێتەوە کە لە سەروی تەمەن و توانای مناڵیانەوە گورجک بڕە. ڕۆمانی نووسەری نەمسایی میخایل کۆیلمایر لەلایەن کەریم پەرەنگ وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و لایەندەیەکی نزیکدا بەردەست دەبێت.